لە چوارچێوەی خەون و هیواکانی گەلی کوردستان بۆ دەسەبەرکردنی مافی چارەنووسی ماوەیەکی کەم لە دوای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بڕیاری فیدراڵیەتی هەرێمی کوردستانی ڕاگەیاند. لە دوای ڕووخاندنی ڕژێمی باس و لە ساڵی 2004 و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە سەردەمی ئەنجومەنی حوکم فیدراڵێت وەکو بنەما و ڕوخساری داهاتووی عێراق چەسپێنرا. دواتریش لە مادەکانی دەستوری عێراقدا کرایە بنەمای پێکەوە ژیانی عێراقیەکان. گەرچی ئەو مافەی گەلی کوردستان لە دەستوری 2005دا چەسپێنرا، بەڵام بەهۆی ناشایستەی نوێنەرانی کورد لە ئیدارەی ناوەندی و کارکردنیان بۆ دەستکەوتی مادی و پۆست و پێگەی ئیداری لە ناو حکومەتدا تا ئێساشی لەگەڵ دابێنە ئەتوانیوە مافە دەستوریەکانی هەرێم بچەسپێنن. هۆکارەکەشی بۆ ئامادەنەبوونی هەرێم دەگەڕێتەوە کە خەمساردە بەرامبەر ئەرک و مافە دەستوریەکانی بۆ ژیان لەگەڵ حکومەتی ناوەندیدا. لە کاتێکدا لە ساڵی 2003دا ڕژێمی بەعز ڕووخێنرا، پێگەی هەرێمی کوردستان زۆر بەهێز بوو. تەنها شوێنی عێراق بوو کە ئارامی و سەقامگیری تێدا بوو. تەنانەت بەرپرسانی بەرزە فڕی هەرێم پێشنیازیان دەکرد بۆ هاوپەیمانان ئەم ئەزموونەی هەرێم بگوێزنەوە بۆ وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست. بەڵام دوای چەندین ساڵ هەرێم نەک هەر لە ڕووی دیموکراسی و پاشەکشێکی خراپی بەخۆوە بینیوە، بەڵکو پێشێلکاریەکانی مافی مرۆڤ هەمیشە ناوی خۆی لە ڕیزی دیکتاتۆرانی ناوچەکەدا تۆمار کردووە. ئەوە شوای کردووە دیواری بێمتمانەی لە نێوان جەماوەر و دەسەڵاتداراندا سوورتر ببێت و دوجار پێگەی هەرێم بە ئاستێک بێهێز ببێت کە چاودێران مەترسی خۆیان لە داهاتووی خراپی هەرێمەکە ڕابگەێنن. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەو ئەرکانەی کە لەسەر شانیانە بەرامبەر بەغدا بە پاساوی دروشمان ناسیۆنالیستەکان خۆیان لێ بواردووە، وەکو ئەوەی لە دەسووری فیدراڵیدا هاتووە داوای پشکە بودجەی هەرێمیان کردووە، بەڵام ئامادە نەبوون داهاتەکان بەو شێوەی ڕادەستی بەغدا بکەن کە چەندین جار بۆ خۆیان لەگەڵ بەغدا لەسەری ڕێککەوتون. بە ناوی ئابووری سربەخۆ و سەروەری هەرێمەوە بە دوور لە شەفافیەتی دارایی، نەوتی هەرێمەکان فرۆشتووە و داهاتەکەشیان وەکو ئەوەی پەرلەمانی کوردستان یاسای سندوقی نەوت و گازی بۆ دروست کردووە بە شەفافی نەخستۆتە ئەو سندوقەوە. دوجار نەک هەر فرۆشتنی سربەخۆی نەوت نەبووتە دەستکەوت بۆ هەرێم، بەڵکو ئەگەر هەرێم نەوتی لە دەروی وڵات هاوردە بکردایە، قەرزەکانی ئەوەندە قەبە و کەڵەکە نەدەبوون کە ئێستا لەسەریەتی. گەرچی مافە دەسووریەکانی هەرێم چەسپێنراون بە تایبەتی مادەی 140 دەسوور، بەڵام دوای 16 ساڵ لە پەسەندکرانی ئەو مادەیە هێشتا مەرەکەبی سەرکاغەزە، چونکە وەکو بەغدا و هێزە ناوچەی و جیهانیەکان ئیرادەی جێبەجێکردنی ئەو مادەیان نییە. دەسەڵاتدارانی هەرێمیش لە باشترین حاڵەتی بەهێزیاندا هیچ هەنگاوێکی بەکردەییان بۆ جێبەجێکردنی هەڵنەگرتووە. بۆیە دەکرێت بوترێت کێشەی هەرێم لە بنەما دەسووریەکاندا نییە، بەڵکو لە نەبوونی ئیرادەدایە بۆ بەدامەزراوەی کردنی هەرێم و چەسپاندنی دادگەری و شەفافیەتی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی کە بنەمای سەقامگیریە لە هەر سەردەمێکدا.